ناوی خوای گەورە و میهرەبان، سڵاوی خوای گەورەتان لەبێ خۆشەویستانم. من دکتۆر دانا طیب غەریب، پسپۆری وردی نەخۆشیەکانی هەرس و جگەر و هەناوبینی لە زنجیرە بەرنامەکانی ڕۆژوو تەندروستی لەم ئەڵقەیەدا باسی ڕۆژوو کاریگەری لەسەر برینی گەدە و دوانزەگرێ دەکەین. لە ڕاستیە ئێمە دوو جۆر برینمان هەیە کە تشە برینی گەدە و دوانزەگرێیان پێڵێن. ئەم برینانە بەهۆی زیادبوونی ڕێژەی تشەڵۆکی ناو گەدە دروست ئەبن. دوو گرنگترین و کاریگەرترین هۆکارێکە بنەهۆی دروستبوونی برینی گەدە و دوانزەگرێ بریتین لە هەوکردنی ناوپۆشی گەدە بە بەکتریای ئێشپایدۆری لەگەڵ بەکارهێنانی کۆمەڵێک دەرمانی ئازارشکێن کە بە کورتکراوی پیانەوەترێت نساید یان نەنستیرۆیدەڵ ئەنتی ئینفلاماتۆری وەکو پرۆفین، وەکو میلۆکسیکام، کۆمەڵێک دەرمانی کە هەن ئەمانە ئەبنە هۆی دروستبوونی برینی گەدە و دوانزەگرێ. لێرەدا پرسیارێک دروست دەبێت کە زۆر جار لێمان دەپرسن ئایا ئەوانەی کە برینی دوانزەگرێ و گەدایان هەیە ئەتوانن بە ڕۆژوو بنیانە. لە ڕاستیە بۆ ئەوەی وەڵامی ئەم پرسیارە بدەینەوە یەک شت زۆر گرنگە، ئەویش ئەوەیە ئایا ماوەی چاکبوونەوەی برینی گەدە و دوانزەگرێ چەندێکە. برینی گەدە و دوانزەگرێ بۆ ئەوەی چاک ببێتەوە پێویستی بە نزیکەی 6 بۆ 8 هەفتە، یعنی مانگ و نیمە بۆ 2 مانگ دەبێت تا چاک بێتەوە. بۆ مانایی لەو فترەیەدا بە برینێکی چالاک دانرێت و نەخۆش ڕێنمایی یەکەین کە بە هیچ شێوەیەک لەو ماوەیەدا بیر لە بەڕۆژووبوون نەکاتەوە. کۆمەڵێک نەخۆشی کەشمان هەن کە زیاتر مەترسی ئەویان هەیە تووشی ئەم حاڵەتانە ببن. ئەوانیش ئەو بەتەمەنانەی کە ژمارەیەکی زۆر لە نەخۆشییان هەیە ئەو دەرمانانە بەکارهێنن کە باسمان کرد، یان ئەوانەی کە نەخۆشی ڕۆماتیزمیان هەیە و پێویستە لەسەریان کە ئەو جۆرە دەرمانە ئازار شکێنانە بەکاربهێنن، یان ئەوانەی کە تووشی گیرانی خوێنبەرەکانی دڵ بوون و پێویستیان بەوە هەیە کە دەرمانی ئەسپرین و دەرمانی کەشمان هەیە ناوی کلۆپیدۆگریڵە بەکاری بهێنن. بۆچی ئەمانە پێویستەکات حەزەر بکەن لە بەڕۆژوو بوون، هەتا بۆیان ئەکرێت بەڕۆژوو نەبن، بە تایبەتی لە کاتی چالاکی برینی گەدە و دوانزەگرەیەکانە، لەبەر ئەوەی دەرکەوتووە بە لێکۆڵینەوەکان کە ڕێژەی تشەڵۆکی گەدە لە مانگی ڕەمەزاندا زیاد ئەکات لە ماوەی 24 ساعتی بە ڕۆژوبینی ئەو کەسەدا. ئەمەش بۆ خۆی هۆکارە بۆ ئەوەی کە بێتە هۆ دروستبوونی برین لە ئەگەری کۆبوونەوەی چەند هۆکارێک بەیەکەوە، یان ئەگەر برینەکە هەبێت بێتە هۆ دروستبوونی ماکە زۆر خراپەکانی برینی گەدە و دوانزەگرێ، وەکو کونبوونی دیواری ڕیخۆڵە یا وەخود دیواری گەدە، وەکو خوێنبەربوون، وەکو گیرانی کۆتایی گەدە و سەرەتای دوانزەگرێ کە بەڕاستی هەرێکێک لەمانە لەوانەیە بە تایبەتی کونبوون و خوێنبەربوون لەوانەیە ژیانی ئەو نەخۆشە بخاتە مەترسیەوە. لەبەر ئەوە ئێمە ڕێنمایی نەخۆشەکانمانەکەین کە ئەگەر هەروە بڵێن ئاسوودە ئەبن بە ڕۆژوو بن، پێشوەختە پرس ڕاوێش بە پزیشکی تایبەت و پسپۆڕی ئەو بوارە بکەن هەتاوەکو ڕێنماییان بکات ئەگەر هەر زەڕور و بە ڕۆژوو ببن چی بکەن و چی نەکەن و چی جۆرە دەرمانێک بەکار بهێن بۆ ئەوەی دوور بن لە ماکە زۆر خراپەکانی برینی گەدە و دوانزەگرێ. خی گەورە بتان پارێزێ و لەش سابن ئینشاءالله بە هیوای تەندروستی و ئاسوودەی بۆ هەموو لایەک.